بەناوی خوای گەورە سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای نزیکەی سێ مانگ لە سزادانی دەزیر کراوانی بادینان ئەمڕۆ دووبارە دادگای پێداچوونەوەی هەرێم پێداچوونەوەی بە دۆسیەی سزادراوانی بادینان کرد. حاکم شێخ لەتیف ڕایگەیاند کە دەستەی سزایی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان کە لە 5 دادوەر پێک دێت سیانیان دووبارە پێداچوونیان بە حکمی سزادراوانی بادینان کردو، بڕیاریان داوە کە سزای 6 ساڵ زیندانیان بەسەردا بسەپێنرێ، بەڵام تاکو ئێستا دادگاکە بڕیارەکەی چاپ نەکردووە. ئەو حاکم شێخ لەتیف ئەم بڕیارەی دادگا بە ڕۆژێکی ڕەش ناودەبات و بازلەوە کە کاریگەری خراپی لەسەر ناوبانگی هەرێمی کوردستان دەبێت. هاوکات عەبدولسەر مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لەبارەی بڕیارەکەی دادگاوە ڕایگەیاند سزادانی دەستگیرکراوانی بادینان سەرماندی کە ئێستا بەس دژی خەڵکی بێپشت و پەنا بەکاردەهێنرێت و وەدەسەڵاتێکی پۆلیسی دەیەوێت هەرێم کاتە زیندان. لەگەڵمان بن لە بەرنامەی ئەمڕۆ بە وردی لەسەر دوایین زانیاری لەبارەی دۆسیەی سزادراوانی بادینان دەوەستین. دادگاه پێداچوونا هەرێمê سزای زیندانîkirina 5 çalakvan û rojnamevanên badînan bi mavê 6 salan pesend kir. Desteya sezayî dadgeha pêdaçûnê ku ji 5 dadweran pêk hatiye, ebzûrîneya dengê 3 dadwerên partî biryara sezayî ekla kir. Kesûkarên zîndaniyên badînan û rêxirava Spîtiya Amerîkî jî xirvebûnek encam da û biryara dadgeha temîzê red kir. û ragihand ew dê hemûrekekê gir neber û fişarên mezanîxine ser hikûmeta herêmê. It is an attack on democracy and it is an attack on the work of civil society in all Kurdistan. ئەمە مەترسی و هێرشە بۆ سەر دیموکراسی و کاری کۆمەڵگەی مەدەنی لە هەموو هەرێمی کوردستاندا. ئەم چاوەڕێی ئازادبوونا وان گرتیا بووین و ئەم نە چاوەڕێی هەندێ بوون کۆ بریارە پەسەندکردنا سزای 6 ساڵان زیندانی سەروا گرتین بێگونەه دەرکەوتن. و ددمekêdayê ku ev dadgeha temîzê bi rêvebirina 5 dadweran bû û nerazîbîna 2 dadweran bû, 3 dadweran îmzal serkiriye ku ev kesên hebêne zîndankirin bû mayê 6 salan û ev kesê hebê gunehin. Kesûkarên sizadayên badînan jî dibêjin piştî sê mehên çavarêkirinê دادگاه تمیز فشارên حزبî biryareka nedadperwer derkiriye. براستی ev biryare nacê xudabî û ne qanînî bî ev biryare. Bûçî serokê herêmê destpêkê heke 6 sal danayne ser gotî em divê biryarê helweşînîn û piştî hîngê heta nuke mehkema temîzê her pê nekir heta bîne nêzîkî 3 heyva û piştî 3 heyva şinî hema rasen gut pesend kir 6 sal hekim. Ez wekû Cemal Şivanî min divêt babê min bête azadkirin û çawa hikûmet û serok xul xelkî dikene xudan pa çawa heft zarokê le nebe xudan min divêt serokê herêmê bête serxet û zîtirîn dem babê min azad kirin çunku babê min û ev hevalê temiyê gel da yê bêtawa ew hîç tiştekî nekiriye. Bûçî seramafê xelkê dihûkê dête girtin. Rêveberê Tîma Kurdistan ya Rêxirava Spîtiya Amerîkî jî dibêjit zêdetir ji heftê rojnamevan û çalakvanên badînan hatine desteserkirin. Her wasa dibêjit ev tinê carekê me 5 sizadayên badînan dîtîne ku ev jî roja dadgehkirina wan bû û rewşa wan zûriya xirab bû. So we have the names of 26 ئێمە ناوی 26 چالاکوان و ڕۆژنامەنووسی بادینانمان لەبەردەستدا کە ئێستا لە زینداندان، بەڵام بەپێی ئەو سەرچاوانەی کە بەدەست ئێمە گەیشتون و سەرچاوی باوەڕ پێکراون زیاتر لە 70 چالاکوان و ڕۆژنامەنووسی بادینان ئێستا لە زینداندان. Since they are arrested, we could only see them at the court. تەنها یەک جار ئێمە توانیمانە بیان بینن، ئەوانش لە ڕۆژی دادگایکردنەکەیان بوو، ئەوان لە ڕووی جەستەییەوە باش نەبوون، تەواو کاریگەری ئەو دۆخە بەسەریانەوە دیار بوو، بەشێک لە کێشیان لەدەستدا بوو. Demekî da ku kesûkarên zîndaniyên badînan çavareyê biryareka dadperwer bûn, lê kaçawa biryara dadgeha tawanên hewlêrê fişareka hizbî hate derkirin, ev heman şêwe dadgeha pêdaçûnê jî ev arezûya parta desthilatdar biryara sizadanê bi ser zîndaniyên badînan da sepand. Amed Birîfkanî, Kanalê Osmaniyê Peyam, Duhok.
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میێندارێک لە بەڕێزان بەدرێ ئیسماعیل بڕیاردەری لیژنەی کاروباری کۆمەڵاتی و داکوکردن لە مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستانەوە ئەیهان سعید نوێنەری کەسوکاری دەزگیرکراوانی بادینان هەروە لە هەولێریشەوە بەشدار حەسەن ئەندامی تیمی پارێزەرانی سادراوانی بادینانمان کرد سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەدرێ خەنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر بڕیارەکەی دادگا ئێوە کولیژنەکەی خۆتان لە ماوەی پێش و سەردانی دەستگیرکراوان و سادراوانی بادینانتان کرد بەگشتی وەزعیان چۆن بوو لە چ بارودۆخێکدا بوو بەناوی خۆی بەخشەدە میهرەبان سپاس بۆ جەنابتان کاکەین بەوەم دەرفەتەی بۆ ئێمەتان ڕخسان و تاعاتی عیبادەتی هەموو لای قبول بە ئینشاءالله سەبارەت بە و کێسەی ئەم سزادراوانی بادینان تەڵەن لە بیدایەتی سەرهەڵدانی دەستگیرکردنی هەموو ڕۆژنامەوانەکانی بادینان لیژنا لە یەکەم دەقەی دەستگیرکردنی ئەوانەوە دەست بەکار بوو بە دوواداچوون و چۆنەڵی بە دوواداچینی بارودۆخیان و دەستگیرکردنیان بیدات پێشەوەی بگوازرێنەوە بۆ هەولێر ئێمە لە دهۆک یەک دووجار وەکو لیژنە سەردانمانکردن بەداخەوە ساژ ڕێگری لێکردین وە کاتێک هاتنە هەولێر چەند هەنگاوێکی جدیمانە بۆ بینینیان و کەسوکاریشیان تەبان ئێمە بە چەند قۆناغێک سەردانی کەسوکاریانمانکردن ڕێی کەسوکاریانماوەگر پارێزەرەکانیانمان کە هێشتا پارێزەرەکان ئەوانیان نەبینی بوو بەڵام قەرار بوو کە پارێزەریان بۆ بگیرێ پارێزارەکانمان بینیون کەسوکاریانمان بینیوە و چوینەمە بە دوواداچوونمان کرد لەسەر خودی کەیسەکان و کە بەداخەوە کە هیچ لەو کەیسانە پژڕاز نەکرانەوە شاهیدێکی چۆنەڵی معنی بێتاوان بوون و هیچ یەکێک لەوانە پژڕاز نەکرایەوە طبعاً دوایەوە کە هاتنە ئاسایشی گشتی ئێمە چەند جارێک داوامان کرد بە نووسرا و ئاراسی لایانی پەیوەندیدارمان کردوە لایانی طبعاً بەدەر لە نووسرا و بەزارێکی دیسانەوە لەگەڵ لایانی پەیوەندیدار و بەڕێوەبەری ئاسایشی گشتی هەولێر پەیوەندیمان کرد بەداخەوە کە نەدەبوو ئەندامانی پەرلەمان بە تایبەتی ئەندامانی لیژنەی پەیوەندیدار کە بە پێی پێڕەوی ناخۆی پەرلەمان نابێت هیچ کاتێک ئەندامی پەرلەمان ڕێگری لێ بکرێت بۆ هیچ دام و دەستگایەکی حکمی لەبەرەوەی ئەو دەسەڵاتە لە پێیڕەوە بە ئەندامی پەرلەمان درا بەداخەوە ڕێگریمان لێکرا نەبووە ئێمە بۆ بینینی بینیتان لە کۆی و داواکارە ئێمە لە دوای چەندین یاداشت لە دوای وابزان 5 یاداشت و چەند تەلەفۆنی زارێکی و چەند دوو جار سەردانی دۆک و پەیوەندیکردن بە کەسوکار و پارێزەر و هەموو ئەوانە ئەنجا موافقەتمان بۆ کرا تەنها 5 لە سزادراوان ببینین تقریبا 4 دانەی تریان کە هەر لەویا سزادرابوون موافقەت نەبوو ڕێگریان لێکردین کە وەکو لیژنە بیان بینین ئێمە کاتێک کە سەردانمان کردن تاوان پێشەوەی سەردانی ئەوان بکەین سەردانی کەسوکاریشیانمان کردبوو ئێمە یەک بەیەک هەر پێنجیانمان بینی کۆمەڵک پرسیارمان ئاراستەی ئەوان کرد یەکەم شت کە ئەوان تەبەن زۆر لەسەری نیگەران بوو پرسیارمان ئاراستەکردن لەسەر ئەو حکومە بوو کە بەسەریان ئەسەپێنراوە بەڵام هیوای زۆریان لەسەر و بابەتە هەڵچنی بوو ئەوان چۆنەڵی ئومێدیان هەوە ئەوا بوو کە دادگای تەمیز بابەتەکە تەمیز بکاتەوە و بە ئیجابی بوو ئەوان چۆنەڵی بشکێتەوە بەداخەوە پێچەوانەکەیمان بینی بەزەوەی کە سەردانتان چیتان بینیەوە کە سەردانمان کردن طبعاً ئێمە یەکەم هەنگاو کە کۆمەڵک پرسیارمان ئامادە کردبوو لەسەر ئەوەی ئایا ئێوە بەو حکومە ڕازین ئەوان هەمویان سەر لە بەریان یەک هەر پێنجیان حکومیان کەیان ڕەدەکردەوە و ئایا تۆمەتەکانیشیان هەر هەمووی ڕەدەکردەوە لەبەرێ بەڵگە نییە شاهید نییە هیچ مەستەمسەکێکی ڕسمی نییە من بەتەنها ئەمە ناڵێم راپۆرتی چۆنەڵی لیژنەی مافی مرۆڤی نێودەوڵەتی چاودێری لیژنەی مافی مرۆڤ نێودەوڵەتی ئەمەی ڕاست کردێتەوە کە سەر لەبەری ئەو تۆمەتانێکە بۆ ئەم 5 سزادراوە خراوەتە پاڵی سەر لەبەری ڕەدەکاتەوە و هەڵبەسترا و هیچ بنەمایەکی ڕاستی نییە ئێمە لەسەر بارودۆخیان لەسەر بوونی پارێزەریان ئەوان وتیان بە هیچ شێوەیەک منە پارێزەرمان بینی و نەقسەیان لەگەڵا کردوین تەنانەت ڕۆژی دادگاییکردنەکەش لە دوورەوە چامان پیان کەوتونیان هێشتووە تەنانەت کەلیمە قسەیەکیان لەگەڵا بکەین ئێمە لەسەر ئەوەی لەگەڵ کەسوکاریان ئایا پەیوەندیان هەیە تەلەفۆنەکەن سەردانیانەکەن ئایا لە ژووری تاکە کەسی دابوون ئایمانیان گرتووە ئایا بارودۆخیان لە سجنا چۆنە ئەم کۆمەڵ پرسیارەمان ئاراستەکردن بەداخۆی ئەوە هەیەە 52 ڕۆژ لە ژووری تاکە کەسی دابووە ومان گرتنیان هەبووە و بە بارودۆخێکی زۆر ناخۆشاتی ئەپەڕنەوە چەند مانگ تێپەڕیوە تاستا ڕوخساری خۆیان لە ئاوێ نەدانەبینیوە و تەندروستیان لەبەر ئەوەی لۆدێکی زۆر لە ناو قاعەکانایە 130 بە پشتەوەیە زۆربیان تووشی نەخۆشی حساسیەتی هەمی هەناسە هەمی پێز بوون و کۆڕۆنایە لە ناویانە هەیە و لە هەمووی بەڕاستی ناڕەحەتتر ئەوان کە ماوەیەکی زۆرە لە کەسوکاریان دوورن بە 20 ڕۆژ بە مانگ بە معنی دا
20 یا مانگ ئەوڵ هەمانە مانگە هێشتا پەیوەندیمان بە کەسوکاریانەوە بە کەسوکارمانەوە نەکردووە ئەمە بەڕاستی دژی بنەماکانی یاساکانی مافی مرۆڤ کە ئێمە لە هەرێمی کوردستان ئیدعای سەروەربوون یاسا دەکەین ئیدعای بەڕاستی ئازادی دەربڕینەکەین و ئیدعای مافی ئینسانیت و مافی مرۆڤ دەکەین کە بینیمان بەداخۆسی چاوانەوە لەو بەداچیان بۆ دەرکەوت پوختی بە زۆر بە کورتی چیتان بۆ دەرکەوت وەکو پەرلەمان کە سەردانتان کرد ئێمە و کولیژنا هەمومانەوەمان یعنی یەک بێک یەک نقطەمان نەپەڕاندەوە کە یەک بێگە مەقسەمان لەگەڵا کردووە ئێمە ئەوەمان بۆ دەرکەوت ئەم حکومەی کە دراوە تەپاڵ ئەم پێ سزا درراوە حکمێکە زۆڵمە سیستەما نادادیە سیاسی و ئامادە کراوە ینی ئەوان خۆیان بە کۆی دەنگ هەر هەمویان لەسەرەوە کۆک بوون ئێمە ئەم کەیسە بۆمان دروست کراوە پێش ئەوەی بچینە دادگا حازر کراوە ئەم بەرگە ئەم چۆنەڵی حکومە بەسەرمانە سەپێنراوە ئەوەی ئەوان زۆر لەسەری نیگەران بوون ئەم تۆمەت ڕێکخستنە بوو کار سیخوڕ خۆی بە پێی یاسا ئەو سیخوڕێکی ئەوان بۆ نمونە خستویانە تەپاڵێک کە بە ناوی سیخڕبوون و تەجەسوس و ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستان و تێکدان و هەتا دوایی ئەگەر بابەتی سیخوڕیشی بخرێتە پاڵ بۆ نە کۆمنتێکە لایکێکە شێک لە مابەتانە دەبێ بە پێی یاسا حکمی هەتا هەتایی بەسەرا بسەپێنرێ خەیرە ئێستا کە ئەگەر سیخوڕە ئەم 6 ساڵی بەسەرا سەپێنراوە کەمە دوورە لە هەموو بنەمایەکی مافی مرۆڤ وە بەپی ئەو یاسایی کە ئەوان حکمیان پێکردو پێچوانی یاساکە کاک بەشدار جەنابیشت بەخێر بێ بەڕێز وەکو پارێزەرێک کە لە دۆسیەکە کارت کردووە سەبارەت بە ئەوەی کە ئەمڕۆ کاک حاکم شەغلەتیف بڵاوی کردەوە کە دەستەی سزایی دادگای تەمیز کە لە 5 دادوەر پێک دێت سیانیان ئەو بڕیارەی پێشووی دادگایان پەسەند کردووە کە 6 ساڵ زیندانی بۆ 5 چالاکوان و ڕۆژنامەنووس بدرێ ئێوە چیتان دەستکەوتووە لە دۆسیەکە؟ بەنای خودای گەورە و میهرەبان زۆر سوپاس لە بەڕێزتان مامۆستا و سوپاس لە ئامادەبوونی میوانەکانتان سوپاس لە هەموو ئەو بینەرانێک کە ئێستا ئاگان لە بەرنامەکەی جێویستن. طبعا ئەمە تا ئاخر دقەی کە دەوامی محکەمەی مابوو دەوامی ڕسمی محکەمەی مابوو خۆمان دەباش کرد بەسەر دوو تیمێک لە قەلەمی محکەمەی جینایات و تیمێکیش لە محکەمەی تەمیزی هەرێم تا ئاخر دەقەش بە فەرمی و بە ڕسمی هیچ قرارێکمان نەبینی و دەرنەچوە بەڵام ئەوەی کە ئەمەش تەنها جێبیست بووینە کە گوایە 3 حاکم ئیمزایان کردووە و دوانیان ماوە بەڵام ئەمە لە خامەی محکەمەی تەمیز ئەویان بە ئێمە ڕاگەیاند قرارەکە لە تایپە ئێشتان تەبع نەبوو تەواو دەرنەچوە ئەمە ئەوڕۆ ئەو شتا ئەو بابەتە لە سوۆشیال میدیا و میدیاکانی هەرێمی کوردستان زۆر بڵاو بەڕاستی دەمانێت بە پێش قراری محکەمەی تەمیز نەکەوین لەبەر ئەوەی هەر خۆشی سەرپێچی یاسایە ناکرێت ئەمە پێش محکەمەی تەمیز قرار بدەین تا قرارەکە صادر نەبی و دەرنەچێت ئەعلان نەکرێت بەڵام ئەمە فەرەزیەک دادنین ئەگەر لەو فەرەزنا ئەگەر دامان نەسێ حاکم ئیمزای کردبێ سبەینە قرارەکە دەربچێ دوو ئیمزایان نەکردبێ ئەمێن لێرەدا ینی ئەو پرسیارە لە بۆ ڕای گشتی و لە بۆ جەنابتان و هەموو ئەو کەسانێک کە پەیوەستن و پەیوەنددارن لە حکومڕانی ئەو وڵاتەی ئەگەر بێت و دوو حاکمی تەمیز خاوەنی چەندین ساڵ تەجروبە و ئەزمموی قەزایی بن لە هەرێمی کوردستان بڕوایم قەنەعەتیان بەو دۆسیە نەبێ وەرە بزانمە تو ڕای گشتی چۆن ڕازی دەکەی کە سوکاری سزادراوان خودی سزادراوان ڕۆژنامەنووسێکی وەکی جەنابێت پەرلەمانتارێک کە ئەوانەی کە لە ناو قانون نینە و لە ناو سلکی قەزایینە ئەوانە چۆن قەنەعەتیان پێدێتن کە دۆسیەیەک 5 کەس سزا بدەن بۆ ماوەی 6 ساڵ لەسەر ئەوەی گروپێکی ماسنجەر بەڕاستی ئەوە عیبێکی زۆر گەورەی بۆ هەرێمی کوردستان پەڵەیەکی ڕەشەری نووسانی هەرێمی کوردستان و لە ناوە و دەرەوە هەرێمی کوردستانی زۆر پێ ناشرینتر دەکات کە خۆشی ئێستا بەداخەوە تا حەدێکی زۆر ناشرین بووە. باشە کاک بەشدار ئەو مانای چیە ئێستا ئەوەی کە بەس بڕیارەکە چاپ نەکراوە لە ڕووی یاسایی و مانای چیە دەکرێت هەڵبوەشێنرێتەوە ئێستا کە بڕیارەکە وتە چاپ نەکراوە بەزەوەی کە دەڵێن لە کۆی دەستەی سزایی لە کۆی 5 کەسە کە 3 کەس قبوڵیان بووە کە ئەم سزایە 6 ساڵە جێبەجێ بکرێ مانای چیە لە ڕووی یاسایی دەتوانرێت هەڵبوەشێنرێتەوە کە چاپ نەکراوە ئێستا؟ مەجال تێدا بەڵێ مەجال تێدا یەک لە ئەندامەکان ئیمزاکی خۆی بچێشێتەوە بڵێم ڕێیەکی خۆی بگۆڕی کە ئەویش ڕازی نییە و پێوە ئەو بڕێرە هەڵبوەشێتەوە ئێستا ئەگەر دوان گوتویان پێمان باش هەڵبوەشێتەوە
یعنی پاش ئەوەی کە ئەو خەڵکە ئەو کۆنگری ڕۆژنامەنووسی فرمێسکی چاوی منداڵەکانی سزادراوان ئەگەر ئەو دادوەرانەی کە ئیمزایان لەسەر ئەوە کردی بۆیان مەجاریان مایە تا سبەینێش ئەگەر قەرارەکە تایب نەکرابێ چکە کاتێک تایب دەکرێت جارێکی دیکە دەچێتەوە ئیمزا لەو ئیمزای دووەم لۆیان هەیە دەتوانن سەحب بکەنەوە و پەشیمان بنەوە قەراری خۆیان بگۆڕن زۆر احتیاجیە خۆ ئەوە قانون لە دین وەردەگەڕێنن دنیا خرا دەبیتن شتێکی زۆر ئاسایشەوە فعلا ئەمە هەستش دەکەین تەسیراتی جانبی زۆر هەیە لەسەر محکەمە بەداخەوە. باشە تۆ چی بەو سێ دادوەرە دەڵێ کە وتت دەرفەت ماوە ئێستا بڕیارەکە چاپ نەکراوە دوایی کە چاپ کرا دووبارە دێتەوە بەردەمیان یەک دادوەر دەتوانێت گۆڕانکاری دروست بکاتیان پێ دەڵێ ئەو دادوەرە بەڕێزانە کە ئەوانەی کە بڵێن دەنگیان نەداوە و ئەوانش کە دەنگیان داوە چی بکەن بۆی کە پێداچوونەوە بکرێت. والله هەداوای ئەوان دەکەم هەر لۆ خاتی ئەو مانجی ڕەمەزانی پیرۆزەی لۆ خاتی ئەو دایکە هەناسە سارد و خێزانە هەناسە ساردانی کە سوکاران بەڵ بە ئیمزایەکانی خۆیان نابستنەوە. بەڵ سوپاس دەکەم کاک بەشدار دواتر دەگەڕێم وڵات سوپاس دەکەم کاک هیان جەنابی شتۆ خێر بیت ئێوەکو کە سوکاری بڵێن دەستگیرکراوانی بادینان چیتان لە سەبارەت بەوەی کە باز لەوە دەکرێت کە دەستەی سزاکەی پەسەند کردووە 3 کەس لە کۆی 5 کەس بەڵام تاکوێ سەبارەکە چاپ نەکراوە پێیامتان چیە لەو بارەوە ئێوە وەکو نوێنەری کە سوکاری دەستگیرکراوە. سپاس بۆ تەماشاوانە تێویدارم ئەو بڕیارە نەهێتەدان ئەگەر هات و وەکی بەحث لێ نەکردن لە گوری وەزانیاریاک و ڕازی بوونە بتنێ بژین بڕیار لەسەر وەرەقەی مایە ئەوە دێ سمعە هەرێمە کوردستانی تووشی شکستن و عیبەکە مەزن کرد دێ حکومداریە بێ پارتی خۆ تووشی عیبەکە مەزن کرد و تازە توش بووەژی چێن هێشتا دەرفەتما چاک بکەن ئەگەر هات و چاک نەکەن بێگومان ئەم وەکو کەس و کارێن دەستە سەرکردە لەسەر ئەvê دووسیە هیچ ڕەنگێکی بێدەنگ نابێن یعنی ئەv قەزیا گشتیە قەزیا شخصی نینە یعنی قەزیەک نینە ئەوانە یەک باڵگەژی یا تاوانێ لەسەر ئیدیژوا هەبیتەنە ئەvە شەڕێکی سیاسیە و هێزا دەسەڵاتدار و پارتیە لێ دەبەرێ یعنی جەماوەرێک و منبع نفوذەوەیە وێ دەسەڵاتی لێرێ دەست نەدات لێ ئەvە gelek şaşır yırtfan kirinç berk û ev hereşa û ev girtin û ev bê yasayatî tekirin ev bijîn çawa prozayeka ne yasayî ne demokrasî de ev hemî kese hatîne destekirin bêguman jîna bite egerê hendewan jîna bite çawa bijî birêşî ew bişin wêrê xwe parêzin weke deng ji ber ku girtina her ekî ji vana سزادان هر ایکی جوانا دهان و صدان کسایتین دی دهان و صدان روزنامه‌وان و چالاکوانین دی دش دایک بن دهان و کسان کسین دی د این هوشیار بن سر اف چنده جبر کو مدی دما پشتر جیدا کو چند جارا خلقاتی سزادانیان تیرور کرن یان جی زندان بس ایو تصاوری او بونو کو سوکاری دزگیر کراون که بریارک هل بوشیتو نک تصاوری او بون که حکومت که پسند بکره سرباره او نارضایتی ناو خوی درکی چاوەڕی هەڵۆشانەوەی بڕیارەکە بوونەوە بێگومان جبارکو ئەvەت بێتاوانن و دەسەڵات خۆشی زانیتن ئەvەت بێتاوانن و خەڵکژی زانیتن ڕێکخراوی نیودەولەتیژی زانن و نوێنەرێن وڵاتەژی چل هەرێمێ چژی باغدا ئەvە چەندێت زانن یعنی ئەvە تەحەدایەکە بەرامبەر کەیسێکێ کو ئێدی ئەو دێباجێدەن یعنی ئەف هەواڵنمێن زیندانێدا خەڵکی بادینان هەمی زان بێتاوانن دنیا هەمی زانیتن و ئەو خۆشی زانن و گریمان اف حوالن ما نه 6 سالا 20 سالا هاتنه زندان کرن یان حتی هاتنه جهرت خوار کرن یان هاتنه تیرور کرن یان نک بس او کسو کار و دهان کسین دیجی و اگر هاتو او هاتنه پرریکه که هبیتن او بزا وصا هزرد کن کو زندان کرنوا دی او بدنگ بن آن خلق بدنگ بیتن یعنی پشتی و چی پشتی و خلق بدنگ نابید جبر کو دهان رژیماتینه دهان دا سالات هاتینه نشاینه بترسیب هزه و سیناریو درست کرنه یعنی خلکی شناف بن اف رژیم پیشتر عراق یا بعض بجین چند سیناریو با خلکی چه کردن چند خلک جر تعذیب و هرشا یعنی زندانت کردن چند خلک یعنی در بدر کردن دو ماهیاوی چه بو لواجی اوه یعنی پیوست و گریدای مانو نمانوان و جبرکو اف کسا دبن سنبل اف کسا کسان پاکن بگو من خلق بدنگ نابید اگر او خو
دیفچوونێکی بکەن نەک ڕێکا دەستگایان خۆیان یان چابێژی ئەو کەسێن وابخۆژی ساختەکاریە گەلواناتکەن و فێڵەڵواتکەن ئەگەر ئەو خۆ دیفچوونەکە هویر بکەن لەسەر ئەوێ بزانن جادا بادینان لەسەر vê biryarê raziye an ne bila ew xol ser astê cemawarî ji ber ku ev ne keyseka mesela yasayî ye keyseka siyasî ye ji ber ku hîç balgeyeke ser evana nebûye yani çêkirina sînaryoya balavkirina çend rismên kevn û yani pindek axiftinên bêbinema ev nabîte balgel ser hindê ku ev kesên paqij bêne zîndanî kirin. چی وەکو کەسوکاریان چی بە و دادوەرانە دەڵێن کە ئەمڕۆ دەنگیان نەداوە لە دەستەی سزایی و ئەوانش کە دەنگیان داوە پێمتان بۆیان چییە؟ وڵا کاک بەشدار وتی ئێستاوانەی کە دەنگیان داوە دەرفەت هەیە دەتوان پێشەوەی کە پرێرەکە چا بکرێ پێداچوونەوە بکەن و حکومەکە هەڵبوەشێتەوە. ئەو وجدانە خۆ ئەو کاری پیشەیانەیە خۆ یعنی ئەف قەزیە داواکاری و خێرخوازی و تکاکردنê nabîtin hakim kul ser kursiyekê rîniş ku sunda yasayî xarî eger ew dîndar bît û ew wijdan û dînê xwe ew îman û baweriya xwe eger rast bêjin eger qenaeta pê biryarê heye xwedê heşrewa hakima gel ewan keset ku emir lê kirî gel wa biketin eger xwe bawerî bi dînî jî nîne her çi nebîtin yani ji bo yasayê ji bo serweriya yasayê ji bo simeta xwe ji bo mêjûya xwe ev e dikevne ber şapolo û laperên reşên mêjûyê yani dünya û tirs û ew desthelata ku fişarê li wat ketin û imtiyazatên dunyayê wê çendê nayînitin tu dilê dehan xêzana dilê dehan zarwa dilê dehan jina yani azar dey ewana bixiye doxekê derûniyê xirab yani ev bijîn kesên niha zîndanê de xêzanên wan yani hemî nexweş bûne gelekî ji wana tûşî caltên mêşkî bûyne yên dilî bûyne gelekî ji wana nexweşin yani niştegetîne niştegerî kirin yani ka wijdan ka însaniyet em nabêjîn bila atîfe bêt kar înan û wekî gelekî ji wana bên zar û avkartînin çi te babê vî yani vê kiçê Ayşanê mamosta şivan ku birevne te zîndan kirî mamosta şivan hemî kes badînan zanin yani zarar bû çîçkekî jî nebûye kesekê miyanrevê hadê daxwaza mafên xwe kirî tu bê zîndan key tu bê zulmê lê bikey êkçayî bigirî yani kîrî ev mesela atîfe ev atîfe nîne ew hakim bila wijdana ne pîşeya ne yasayî ne qet em nabin tedaxul qet em nabin harîkarî yasa em ji yasayê bêminetîn ji ber ku bêtawanin we bila yasa serwer bîtin bes bi xwedê yasa serwer nîne û ew dî wê bacê den. سپاس دەکەم بەدری خان سەبارەت بەوەی کە ئەم بڕیارە بڵێن لە سەروبەندی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەش عوسمانی شەکەت تاکو ئێستا بکوژەکانی سزانە دراوە هیچ پامێکی تێدا یاخود ئێوە ئەگە سەرنجتان چێ لەسەر ئەم بڕیارە دووبارە ئەگەرم سزایە بچەسپێوە زیاترەوە دە سەرمێنەکەم حکومەتێکی پۆلیسیە خۆی لە خۆیدا هەر دادگایکردنەکە هەر هەموو بەڕاستی بەرچای خەڵکەوەکە و چۆنەڵی بێ باکیە و بێمنەتیە ئەو چۆنەڵی بێ سۆز و بەزەی نیشانەدانە ئەو نەعەدالەتیە ئەو یاساشکێنی خۆی لە خۆی داوە سەنگی مەحەکە ئەم دەسەڵاتە بەڕاستی تەقبول ناکە هیچ کەسێک ڕخنەی لێ بگرێ هیچ کەسێک لەسەری بنووسێت هیچ کەسێک دەنگی لێەوە بێ لە کاتێکدا تۆ یاسات بۆ داناوەتە سەیری یاسای ژمارە 35 ساڵی 2007 کە لە سەیری یاسای دەستوری عێراق کە مادە 38 بازەکە هاوڵاتی مافی ئازادی دەربڕینی هەیە مافی کۆبوونەوەی هەیە مافی خۆپیشاندانی هەیە مافی نووسینی هەیە بە هەموو شێوەکان حەسانی پێدراوە مافی پێدراوە ئەمانە هەچی بە دواداچوونی بۆ کەیسەکانی یەکەی هەر ڕۆژنامەنووسێک بۆ من تیرۆر کرابێ ئەم ڕۆژنامەنووسانێک کەسا ڕاپێتی زیندانەکان کراون و حکمێکی ناعادیلانەیان بەسەراسە پێنرێ ئەمە خۆی لە خۆیدا پێچەوانەی ئەم یاساکە خۆی دەری کردووە بەڕاستی ئەمە شەرمێکی گەورەیە ئەمڕۆ من دەڵێم ئەو بڕیارەی کە بەڕاستی ئەمڕۆ ئەو دادوەرە بەڕێزانە دانم عیبێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان عیبێکی گەورەیە بۆ دەسەڵاتی دادوەری عیبێکی گەورەیە بۆ دەسەڵاتی تەنفیزی بەڕاستی لێرە و دەڵێم هێشتا مەجالێک ماوە هێشتا چۆنەڵی ومێدێک ما ئەو دادوەرە بەڕێزانێک و برا بەڕێزە ئیشارەی پێداکە سوێندی یاساییان خواردووە کە بەڵێنیان بەخواداوە کە چۆنڵی دادگەرانە چۆنەڵی بێلایەنگری ڕازگۆیان
ئەوانە ئەو حکومانە جێبەجێ بکەن دەست و کەن لەسەر هەندێک حکم کە بەڕاستی هیچ ناوەکو ئەوەی کە بزانە واقعەکە چۆنە لەسەر و ئەساسە کار بکەن ئەمە مەسئولیەتێکی گەورەیە عیبەیەکی گەورەیە بدو لە هەموو حاڵەت و قۆناغی کە باسی سەروەربوونی یاساکەی 5 دادوەری بەڕێز کە دوانیان کە نەیارە ئەوەنە هەر بۆ ئەم دوانە نەیارن ئەگەر وەدەنگاتن دەبێت هەموو خەڵک وەدەنگ بێت پێ دوایە گەر وەدەنگی سەری خەڵکی تریش دێت بڵێن ئەم سەرکوتکنە کە بەڕێز دەڵێ ئێستاوان لەسەر مافی خەڵک لەسەر خۆپیشاندان لەسەر داواکردنی موچە ئەوانە سزا بدرێن ئەمە بەڕای من ئەمە زوڵمێکی گەورە بەرامبەر بۆ 5 هاوڵات یەکراوە ئەم زوڵمە ئیسارە ئەکا بۆ هەموو تاکێکی هاوڵاتی بۆ هەموو کەسێکی ڕۆژنامەنووس بۆ هەموو کەسێکی چالاگوان بۆ هەموو کەسێکە دەنگی لێو بێ سەبارەت بە چۆنەڵی نادادی ئەم دەسەڵاتە گەندەڵی ئەم دەسەڵاتە بەڕاستی بە هەدەردان و دزی و فزی ئەم دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە ئەو خەڵکی هاتووتە دەنگ لەسەر قوتی هاوڵاتیان لەسەر مافی هاوڵاتیان لەسەر موچەی هاوڵاتیان لەسەر کەمەندامان لەسەر هەموو خاوەن پیشەکانی هەرێمی کوردستان ئەوان هاتوونە دەنگکەواتە خەڵکی هەرێمی کوردستان لەسەر ئەو نادادیە بێدەنگ نابێ بەڕاستی منەڵم لێرەدا مەجالێک هەیە کە ئێستا بەڕێز سەرۆکی حکومەتی هەرێم ئەو دەسەڵاتی پێدراوە ئەتوانێ بەڵێ ئەتوانێ ئەو دەسەڵاتی کە پێدراوە ئەتوانێ ئەو ئەیبەی کە بەڕاستی ئەمڕۆ لەو دوو دەسەڵاتی یاساداران و دەسەڵاتی دەنفیزی ڕوویدا ئەتوانێ ئەو هەڵەیە قەرەبوو بکاتەوە ئەتوانێ لێبوردنێکی تایبەت بۆ ئەم 3-5 سزا دراوە دەربکات و ڕوسوریە ئەوە دەسەڵاتە بە سەرۆکی هەرێم دراوە ئەتوانێت دەسەڵاتەکەی خۆی جێبەجێ بکەوە ئەتوانێت ئەو ڕوسیرێ بۆ هەرێمی کوردستان و بۆ دادگا بۆ دادوەرە بەڕێزەکان و بۆ دەسەڵات و حکومەتی حکمڕانانیش بگێڕێتەوە. سوپاسەکەم. کاک بەشدار سەبارەت بەوەی کە وەکو تیمی پارێزەران کە تانەتاندا بوو لە بڕیاری دادگای بڵێن تاوانەکانی هەولێر بەڵگەی تاوتان پێشکەش نەکرده بوو کە ئەمڕۆ ئەم بڕیارە بدرێت بۆچی حکومەکە هەڵنەوەشایەوە ئەو بەڵگانەی کە پێشکەشتان کردبوو یاخود بۆچی دەستە گشتێکە ئەم بڵێن دۆسیەی نەبینیوە؟ طبعا ئەمە بە داواکاری بەناوی هەموو پارێزەرانی بەرگریکار لە سزادراوانی بادینان یاداشتێکماندایە سەرۆکی دادگای تەمیز بەڕێز بۆ ئەوی بیرێتە هەیئەی موسعە بەڵام بەڕێزیان ڕەتی کردەوە ئیسراری کرد کە دەبێت تەنها لەلایەن هەیئەی دوی جەزایی ئەو پێداچوونەوەی بکرێتن. تا ئەو دەقەش وەکو باسم کرد هێشتا لێمان ڕوان نییە سبەش ئەمە بەردەوام لە بەردەم محکەمەی تەمیز و لە خامەی دادگا دەبین لە چاوەڕوانیدا دەبین کە بڕیارەکە دەربچێ ئینشاڵە بۆ شێوەیە دەرناچێت کە ئەوڕۆ بڵاو کراوێتەوە و تقریبان خەم هەموو ماڵێکی کوردی داگرتووە. لێرەدا شتێکە دەمێ باز بکەم بەڕاستی ئەو قازیانە ئەوانەی کە قرار دەدەن دەبی ویزدانیان هەبی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ قاضیین فی النار وقاض فی الجنة با ئەوان لەو دوو کەسەی نەبن کە ئەوانی دەستنە ئەوەگری جەهەنەم والله ئەو دۆسیێوانە بای ئەوەی نییە کە ئەوانە ئەو حکومە پێ بدرێن 6 ساڵ پێ حکم بکرێن بەڵگەکان بەڵگەی ئەوەندە لاواز و هیچ بێبنەمان هەر بای ئەوەی نییە 6 مانگ 3 مانگیش پێ حکم بکرێن تەنها هەندێک شتی لە جارێک کرد لە بەرنامەیش باسمان کرد حەزم لێ بگەڕێمەوە سەوردەکاریەکانی بەڵگەکانی کە پێشکەش کراوە لەلایەن ئاسایشەوە دوای مخالفەیەکی تر مخالفەیەکی زۆر گەورە ناکرێن نوێنەری ئاسایش خۆی لە ناو دادگا حاضر بێ کە خۆشی کە داواکاری گشتی موجودە مادەم داواکاری موجود بێ داواکاری گشتی موجود بێ کە دیفاع لە حەقی عام دەکات چ پێویست دەکات ئاسایش نوێنەریان هەبێتون لە ناو دادگا ئەو کاتیش باسمان کرد ئەو هەر خۆی لە خۆیدا هەر دەبات لەبەر ئەو نقطەی داوایەکە ڕەت بکەنەوە بڵێن ئەوە ئیعادەی محاکەمە بکرێتەوە بەڵام بەبێ حزوری ئاسایش چۆن دەبێت ئاسایش لە پێش چاوی زیندانیەکان بڕێتەوە وات کرد ئەو زیندانیت چۆن دەتوانین بە حڕەتی خۆی قسام بکاتن بەڵێ ئێستا وەکو پارێزەران نە لە خۆناغی لێ کۆڵینەوە نەدوای بڕیاردان هیچتان چاوتان پێیان نەکەوتووە لە قۆناغی لێ کۆڵینەوە بڵێن ئەشکەنجە هەبوو دانپێدانانی بە زۆر هەبوو ئەوانەتان بۆ دەرکەوتووە بەڵگەکانیش پێدوای هیچیان هیچ بەڵگەیەکی یەکلاکەرەوە نەبوو هیچی بەڵگەکانی داکەرەوە نەبوو وە خۆشیان لە بەردەم سەرۆک و ئەندامانی دادگای تاوانی دوو وتیان بەڵێ ئەشکەنجە دراوین ئەزیەت دراوین تهدیدمان کراوە بە شەرەف و ناموس و عائیلەمان لێ ئەگەر قسەچیش کرابی ئیمزایەکیش کرابی ئەمە وەرەقەکانمان نەخوێنیتەوە جارێک دوای پاشان ئەو کۆمەڵە گوتەیمە بە زمانی کوردی بووە پاشان هینایتەن یەک لەوانە کاک شێروان وتی کاکە وتەکانی منیان تەرجمە کردێتە سە عەرەبی کە خوێندومەتەوە هەمان ئەو قسانە نەبوو کە ئەم بە زمانی کوردی کردومە دوایانەوە قسەی زۆر تێدا بووە وتیانە دوایە بە داوا شێشکە دەنووسین بە ملحەق ڕەوانی دەکەین دەستکارێک و تەلاعوبێکی یەکجار زۆر لەگەر ئیفادەکان کرایە لێ پێم وایە ئەوانە بێتاوانن ئەو بەڵگانی ئەوەی نینە ئەو بەڕێزانە پێوە سزا دراون بەداخەوە بە کورتی سەبارەت بەوەی کە
ناتوانێەوە سەردانیان بکەن یاخود کەس و کاریشیان ناتوانن نایلن مەجار نادن نەخێر ئەمێن با پێ بڵێم سزادراوی داعشەیە تورک و عەجەم و فارس و ڕۆم و هەرچی دەرێ لە ناو چاکسازی گەوران و سزادراوان هەیە هەمووی مواجهەیان هەیە کەم تا زۆر ئەوجە هەیە 15 ڕۆژ جارێکەیە مانگی جارێک بە تەلەفۆن بەردەوام لەگە کەسوکاریان قسان دەکەن تەنها بۆ سزادراوانی بادینان نییە نە پەیوەندی بکەن تەلەفۆنی بکەن نە چاویان بە کەسوکاریان بکەوێت خەوە چ ویزدانێک ئەوەی قبول دەکە ئەمە ڕاپەڕین کران لەوەی کرا ئەمە لە دەسەڵاتێکی فاشیست نەزاتمان بی تووشی دەسەڵاتێکی خراپتر بووین بەڵێ سپاس دەکەم کاک بەشدار بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیا دیتنا ڕێکên ساخلم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab bi şîşey ve bimînin. Prêka kompanya Alton Oz hîndeşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. كورينو حسحسه يعني سيبر بارنا ئەو چایە خۆشە وەک چاوی ڕەش بێ شیرینی شەکر ژیانی هاوبەش بێ چا بێ چا نەبێ هەر کەسێ هەم نشینی چا نەبێ قەت بێت چا نەبێت. ئەمە چایەکە وای ئیلهام بەخشە. مامۆستا ئەمە ڕاستە خۆی یەک چایە بەڵام تێکەڵەی حەوت جۆر چایە ئەمە چای نەورەسە نەورەس. بەڕاستی پڕتام و چێژە. چای نەورەس تێکەڵەی حەوت جۆر چای کێڵگەکانی سریلانکایە. ئەمە حەوچاتێکەڵەکەی نەورەسە من بەس ئەم چای خەبەرم مەکاتەوە. یەکێک لە بەرهەمە ناوازەکانی دۆڵفینسی سفرەی سەفەری دۆڵفینسیە. دۆڵفینسی لەگەڵ خواستە هەمە جۆرەکانی ئێوەدایە و باشترینی بۆ هەڵبژاردوون. بۆ ڕازاندنەوەی سفرە و خوانەکانتان بۆ میوانی زۆر و خوانە تایبەتەکانتان سفرەی سەفەری دۆڵفینسی هاوڕێی هەمیشەیتان دەبێت. ڕەنگی جیاواز، قەبارەی جۆراوجۆر، کوالیتی باش، نرخی گونجاو، سیمای هەرە دیاری بەرهەمەکانمانە. سفرەی سەفەری دۆڵفینسی باشترین جۆر و زۆرترین دانا. دۆڵفینسی بژاردەی کابانی ماڵ بۆ هەر چوار وەرزی ساڵ. دۆڵفینسی باشترینمان بۆ هەڵبژاردوون. هەیە حەزەکەت چایەکەی بۆندار بێ، هەیە حەزەکەت بێبۆن بێ، هەیە ئەوێت تامی هێلی تیان بێت، هەشا ئەوێت هیچ تامێکی تیان نەبێت.
بەگشتی هەریەکەمان بە شێوەیەک حەز لە چاکەیە. بۆیە ئێستا چای سعدەدین لە پاڵچای تێکەڵی چایخانە چەندین جۆری تری چای بۆ ئامادەکردوون و هەمووشیان لە باشترین جۆری چای سەیرانی خاڵیسە. لەگەڵ چای سعدەدین بژاردەی زۆرت لە بەردەستە. چای سعدەدین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سەڵاتان لەبێت بینەرانی بڕێز کاگەی هەن ئێوەکو نوێنەری کەسوکاری سزادراوان بڵێن ئەوە زۆر ئازارتان دەدا کە کەسوکاریەوە لەسەر خەڵک دەستگیر کراوە بەڵام ناڕزایەتی کێ بەڵام وەکو پێویست نییە بۆ من دز و گەندەڵ و قاچاقچی بەڵام ئەوانە ئازادن. بێگومان شتێکی خۆش نییە بەڵام خەڵکیش مەڵقفی باش بووە لە بادینە لە ئاستیەوەدا بووە بێگومان ئەوە باشتر بووە ئەوەی خەڵک بوو هەموو خەڵک ئاشکرا بوو کە ئەمانە بێتەوانن خەڵک جادەی بادینان ئیتر هەولێر سلێمانی گشتیان کەرکک ئەوانەی لە بڵێن ڕەوەندی کوردی هەمووان یانە ناڕازین بەمە ئەگەر سەیری سوشیال میدیا و میدیا بکەی گشتیان تەنانەت کادرەکانی پارتی خۆی تەنانەت لە ناو پارتی خۆ بەم بڕیارە یانێ ئەزانن نەعەدالەتی و ناڕەحەتیەکی ناڕەحەت بوونە پێی لەبەرەوە نەعەدالەتیە بەڵام ئەمە ئەیانەوێ یعنی چون وەکو سیاسەتی ماکیافیلی چینێکی ئەرستوکراتی ئیتر بەرژەوەند خاص کە پلە و پوستیان بەنێ بندیاریان بەنێ موچیان بەنێ بەر بەنێ چینێک کە بڵێن بێبەش کراون لە مافی خوان ئەوانەی کە حەقخوازن ئەوان پاڵکەون و دانیشن و چارەی ئەم شعبە بکەن چون شەڕی یەکتر بکەن بەڵام ئەمە یعنی تا ئەو سەر نییە لەبەر ئەوەی خەڵکی تر تێیاگا ئێستا ناتوانانی ئەمە خەڵگامووی بکەی بە موچە خۆری خۆت ئەم خەڵکی کە لە تۆڕەیە ئێستا پارتی وازانێ سەرۆکی حکوومەت وازانێ خەڵکی بادینان ئیتر ئەمە هۆکارەکانین کە بڵێن لە پارتی ناڕازین ڕاستە ئەمانە کەسانی سمبول و یعنی ناڕازین و دەست پێش خەریان کردووە بوو داواکردنی مافی خەڵکیان بەڵام بە ئەوە لێم وەربگرێ کە ئەوەی لە بادینان دزی و تاڵانیەکە لە ئیبراهیم خەلیل کە خۆی بەرپرسیارە لێ ئەوەی تاڵانیەکە لە مەعبەر وەلیدیە و سێماڵکە ئەوەی عەرزەگیر ئەکا لە بادینان ئەوەی ناقانونی ئەکا ئەوەی کە بڵێن کۆمەڵی چەکداریان لە پشتا و ئیتر بێقانونیەکەن ئەمانە هۆکاری ناڕازیبوونی خەڵکن لە بادینان ئەگەر ئەو هێزە ئەمنیانەی کە لە شەوە هەڵئەکوتنە سەرماڵی خەڵک ئەگەر جورعەتیان هەیە ئەگەر ئازان ئەگەر هێزی ئەمنی و نیشتیمانین هی حزبینین با جورعەتیان هەبێ بچن ڕێگیری لەو کۆمپانیانە بکەن کە لە ئیبراهیم خەلیل و لە مەعبەر وەلیدیە گەندەڵی و تاڵانی ئەکەن دەهاتی ئەم خەڵکە بکەن با ڕێگری لەوە بکەن کە ئیتر ئەم خەڵکە بڵێن لە بردومان نەکرێ با ڕێگری لە هەم تورکیا هەمیش لەگەڵ پەکێکە ڕێکەوەم ببەنە دەرەوە لە سنوورەکە خەڵک باش ئەدا ئەگەر ئەم هێزە ئەمنیانە بەڕاست ئازان با بچن بەرپرسێکی باڵا دەستگیر بکەن جورئەتیان نییە کەواتە ئەمانە بەس بوو ئەوان بۆ خەڵکە هەژارەکە بۆ ئەو خەڵکەی کە قسە ئەکات ئەوێ سەرکوتیان کەن ئەمانە وا ئەزانن کە بە ئەم پلانە کە ئەمە بە پلاندانراوە پێشوەختەش ئاگادار بووین و بڵاویشمان کردووە کە چەند کۆمەڵە کەسێک لە چەند چینێکی جیاواز چەند کەسی جیاواز دەستگیرکەن بۆ ئەوەی بڵێن ڕاگشتیەکە لی بترسێنن لە بادینان ئەمە ڕاوشکارەکانی مەسرور بارزانین هی هێزی ئەمنی کە ئەم پلانیان بوودانەوە ئەویش پێی خۆش بووە و مەسەلەن حەز ئەکا بە کەسێکی سەحم و تۆڕە و ئاوا دەرکەوێت یعنی ئەمە بەڕاستی حکومڕانی بە تۆندڕاوی و حکومڕانی بە شکاندنی قانون و گرتن و چاڵاکوانان ناکرێت حکومڕانی بە بڵێن تەداخلکردن لە پرسی دادگا ناکرێت کە 6 ڕۆژ پێش بڵێن دادگاکە لە پرس کۆنفرانسێکە حکمی لەسەر ئەمانەدا ئەمە ئەبێ فێری ئەوە بن کە دەسەڵاتی جێبەجێکار لە دەسەڵاتی دادوەری جیاوازە بووە من لە شوێنی ئەو بم یەکەم جار دەم ڕاوشکارەکانی خۆم سزادەم لا بم هەندێک ڕاوشکار دێنم کە تۆزێ لە حکومڕانیە بزانن کە تۆزی بزان چون خەڵک ڕازی ئەکەن چون گەندەڵی لە ناوبەرن لەوەتەی هاتووە کاگ مەسەلەن چ شتێکی ئیجابی کردووە کە بوو مەوزوعی مەسەلەن گەندەڵی بربڕکاتن بووە فەشەلەکانی خۆی و کابینەکەی نابێت بە سزادانی ئەمانە و گرتنی ئەمانە یعنی هەوڵی ئەوە بداتن وەکو دۆخی کەسوکاری دەستگیرکراوان چۆنە ڕێگەشیان تا ئێستا ڕێگە نەدراوە سەردانیان بکەن چکەوە کاک بەشداروتی
ئەوانەی کە فارسن عربن داعشن لێرە گیراون خەڵک ڕێگە دەدرێ بەڵام ئەوانەی ڕێگە نەدراوە یەک بەڵگە هەیە کە بڵین سید ئەدیلە کە ئەمانە بێتاوانن ئەوە چییە لە یەکەم ڕۆژە ڕێگا نەداوە پارێزەریە بەوە کاک بەشدار ئامادەیە تا ڕۆژی دادگاکە یعنی ئەمە بەپێ ئوسوڵی محاکماتی جەزایی ئەبووە پارێزەریان هەبووە بوو تیرۆریستی هەیە پارێزەری هەبێ بۆ ئەوان نییە ڕێگا نەدا مواجه هەبێ لە نێوان ئایلەکانی ئەمە و ئەوان ڕێگا نەدا ڕێکخراوەکان یعنی بچن یەک جار کە UN یعنی بە فشارەوە چوبوو لە ئاخیریشە بەدریاخان و ئەوانە کە لە لیژنەی مافی مرۆڤ یعنی توانیان سەردانیان بکەن دوای ئەوە نەهێشتووە ئێمە ببینیم باشە بۆ تیرۆریستی هەیە یعنی ئەوان دەروەکو بچون بڵێ مافی تیرۆریست دەدەن بەس مافی ئەم چاڵاکوانە بێتاوانانە نادەن ئەمە دلیلە لەسەرەوەی کە دەست هەڵات دۆخی کەسوکاری لەسەر ئەمانە یعنی بەداخەوە دۆخی کەسوکاریان ئەگەر سەرۆکی حکومەت یەک تووس وجدانی هەبێ یەک تووس کە لە من باشتر ئەزانێ ئەمانە یعنی بێتاوانن سەیری دۆخی کەسوکاریان بکە کە پیاوێکی پیری وەکو کاک محەممەد ئەمین باوکی گوهدار زێباری کە نەخۆشە وەکو ئەوانەی دیکە هەمووی باوکی بەندەوار ئەوەی کە تووشی جەڵدە بووە دایکم بە هەمان شێوە ئەوانی دیکە یانێ کە سیر ئەکە ئەم هەموو کەسوکارانە خۆ نفوسن خۆ عشیرن یعنی دواتر خەڵێک کووە بێتەوە یعنی تۆڕە ئەبن لەم حزبە بوو خۆشی خراپە ئەگەر یەک وجدانی شێبێچە سەری دوخی ئەوان ئەگە ئەمە جوڵانی عاتفەی کەسیش نییە ئەمە حەقا چونکە ئەمانە بێتاوانن تۆ سەرباری ئەوەی ئەمانە زیندان کردووە نەتشتووە کەس یعنی ببینێ دۆخی ئەوانە زۆر خراپە بەم شێوە بڕوا هەر ئەوانیش بەرپرسیارن لە دۆخی تەندروستی ئەمانە کە زۆربان نەخۆشن زۆربان بێ باوک ماوەنیانێ شەڕێکی دەرونی لەگەڵ ئەکرێ ڕێگە نادەن بەشێکیان تەلەفۆن بکەن ڕێگە نادەن ئەنێ لەوێ تووشی نەخۆشی پێز بوونە تو آخر بە چه حەقێ یعنی لە هۆڵێکی 35 مەتریە 135 کەس یعنی تیا ئەبێ کە مووی تووشی نەخۆشی بوونە بۆیە ئەگەر ئەمانە حکومڕانن بەڕاستی حکومڕانی بەم شێوە ناکرێت و خەڵکەکە زیاتر تووڕابێ و با بچن سەیری جادەی بادینام کەن بزان لیان ڕازین یان باسەکەم بەدری خەن سەبارەت بە ئەوانەی کە قسەتان لەگەڵکردن بە ڕێز چووی سەدانتکردن پامیان چی بوو حەز دەکەم ئەگەر بە کورتی بێ هەریەکان باسی قسەکانی بکەی لەبارەی خۆیەوە ئەو تۆمەتانەی کە خراوەتە پاڵیان سەر لەبەری ڕەتەکەنەوە با نمونەی هەرهەمویان بخەمە ڕوو هەریوان گەنجێکی دەستگیران نارە لە مارکێتێک لای خاوەن کارێک شاگردە و کارەکە باوکیمان بینیوە سوێند ئەخوات بۆ ڕایگەشتیش قسەی کردووە ئەڵێ ئەگەر کوڕەکەی من یەکێک لەو تاوانەی کە خراوەتە پاڵی تەجەسوسکردنە من بەدەستی خۆم ئەیکوژم بەس ئەوەنە بە بەڵگەوە بۆم بسەلمێنن یەک مستەمسەکم بۆ بخەنە ڕوو سوێنتان بۆ ئەخۆم بە هەموو پیرۆزیەکان من بەدەستی خۆم کوڕەکەم لە ناوە بم قۆناغێکی هەستیار گەنجێکی خاوەن چۆنەڵی ئەزمون گەنجێکی وشیار و ڕۆشنبیر و نووسەر گەنجێکی چۆنەڵی کاسبکار وە نەبێ گەنجێک بێکەیتر هەرزەبێ و گەنجێک خاوەنی دەستگیران بێ لە قۆناغێکی هەستیار و ناسکا بێ دەست ئێستا دەستگیرانی چاوەڕێتی بەدەل لە کەسوکاری باوکیش ئەوە پەیامەکەی بوو وەزعێکی زۆر نائاسایی لە زیندانە بەسەر دەباکەیتر زروفەکەی هەستیارە و ناسکە کاک ئەیاس ئەیمە هەر دقی یەکەم بینیمان چۆنەڵی جۆرێک لە ڕوخانی دەرونی پێوە دیار بوو دوو مانگە ئێستا حالیان بۆ منە شکای حاڵی خۆی خستۆتە ڕوو دوو مانگە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ کەسوکاری نەکردووە کاک ئەیاس زۆر وەزعی دەرونی تێکشکاوەڵە من وەکو هاوڵاتێکی ئەم هەرێمە 4 ساڵە هەموو ئەوەلیاتێک تەسکەرە جنسیە جوازاتم لێ وەرگیراوە و مافی هاوڵاتی بوونم نەبووە و مافی دەنگدانم نەبووە من هیچ یەکێک لەو بۆ نمونە تۆمەتانی خراوەتە پاڵم بەس بە یەک بە بەڵگا وەرە بۆم بسەلمێنن من ئامادەم هەر ئیجرعاتێکم لەگەڵاکرێ و یەکێکی تر لەوانە شێروان شیروانی باسی بۆ نمونە تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی دەکات ئەڵێ من بە هەموو تەمەنم نە سیلا حەمەڵگرتووە نە باوەڕم پێی هەبووە نە توندی لە ئەفکارما هەبووە نە لە دەربڕین و لە تەوعیەکردنی 14 ساڵە بەس ئیشم تەوعیەکردنی گەنج بووە بە چۆنەڵی بە فکرێکی میان ڕەویانە بە ئەندازی یەک باڵەمیش و لە زەرم بە هیچ کەسێک تونند و تیژی و ئینفعال و ئینیار و هیچ جۆرەك لەم بابەتانم نەبووە ئەم تۆمەتەی خراوەتە پاڵم بۆ تێکدانی ئەمنیەت و ئاسایش یاریمی کوردستان منم کە 14 ساڵ تەوعی خەڵکم کردو و کۆمەڵگەم بەرەو ئارامی بردووە بۆ نمونە عەفوان ئەمە مەلاشڤانەوەی وت شێروان شیروانی باس ئەوە یانی مەلاشڤان 14 ساڵە خەریکی 14 ساڵ تەوعی خەڵکەکە 14 ساڵ مەلاشڤان ئەفەندێک شێروانی 14 ساڵە خەریکی دەعۆ بانگەوازە دوور لە هەموو ئەفکارێکی تونڕەوی
یعنی ئەو ئەڵێ وەرە بە بەڵگە بۆم بسەلمێنن هیچ یەکێک لەو تۆمەتانەی خراوەتە سەر من ئامادەمەکەر لەوە زیاترم حکم بەسەر بسەپێنرێ و بەڵام بە پارێزەرێکی حەیی بە بەڵگەی حەیوی نەک بەو شێوەزە چۆنەڵی ترسنەوەک و شەرمنانەی کە خراوەتە پاڵمان شێروانی بە ئۆتۆمەتی هەڵگرتنی شەکی خراوەتە پاڵ ئەڵێ من طبيعة كسيكم حزم لآزارداني يعني حيوانات وآجل ميلورو بالا مشوليكيش نبوا بتمنم تندو تيجيم تيدان بوا اگر من على كانم تشكي بلاستيكيج للاين كسو كاريكش مو بوان كردرابي نمهشو بقابة دستيان لبري او افكاره او فكره او تندو تيجيا لنا وذهني من على كي من ابوني نبي رتم كردوتو نمهشتو تنانا تشكي بلاستيكيج لمالي من ابي وكو خوي بلاي منو كبابتي تشغلت قرتن خراوه بالم وهداري شربها ماشيه ئەویش گەنجێکی کاسبکار و ئەهلی کەسەبێ و کوڕێکی ڕۆژنامەنووس و ڕۆشنبیرە و تەنها لەسەر قوتی خەڵکو و لەسەر داوای هاوڵاتیان و لەسەر زوڵم و ستەم و لەسەر بە نایاسایی لێبڕینی موچە هاتۆتە دەنگ و ئەو تۆمەتی خراوەتە پاڵ. سپاس دەکەم کاک بەشدار بگەڕێمە لای بەڕێز کاتمان زۆر کەماوە بەس سەبارەت بەوەی کە ئێستا دەبێ چی بکرێ بەوەی ئەو بڕیارە چاپ نەکرێ و هەڵبوەشێتەوە دەبێت چی بکرێ لە سەراستی دادگایە لە سەراستی سەرۆک کێرێمە پەرلەمانە نازانم خەڵکە دەبێت چی بکرێ؟ والله من بە پێدرێن هەمووان دەزانین کە محکەمە لەژێر تەسیراتی جانبی دایەوە تەسیراتی حزب زۆر لەسەر دادگاکان هەیە. داوا لەو بەرپرسانە دەکەم کە فشاریان زۆر لە محکەمە کردو لەو دادوەری بەڕێزانە کردووە کە ئەو بڕیارە بەو شێوەیە دەربکەن هەروەکو کە چۆن سەرۆکی حکوومەت بەر لە دادگایکردن ئەوانەی بە مخەڕیب و بە جاسووس و تێکدەری ئاسایشی نیشتیمانی لە قەڵەمدا داوا دەکەین ئەو فشارانە لەسەر هەر بگرن بە ئازادی خۆیان بڕیار بدەن و دڵنیام ئەگەر بەس فشاریان لەسەر نەبووە ئەو شۆشە تا بەیانی ئەگەر لە سەریان نەبی ڕەنگە یەک لەو سێ کەسەی کە ئیمزایان کردبێت ئەگەر کە لەو فەڕەزنەک ئیمزایان کردبێت لەبەرەوەی تا ئەو دقی دیار نییە چەند کەس ئیمزای کردو سێ کەس ئیمزای نەکردووە تەنها معلوماتەکان ئەوەیە کە چەند سەرچاوەیەک دزەی پێکردو بەڵام بە شێوەیەکی ڕەسمی هیچ بڕیارێک ڕانەگەیەندا کە من تا کۆتایی دادگاش دەوامیش خلاص بوو ئێمە هەر ناو دەرگەکان بووینە. بەنسبەت شێروانی حەزم لێ تازە بەدرێخەم مۆزوعی باس کرد شێروانی یەک لەو کەسانەیە کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان خەڵاتی ئاشتی پێ بەخشتە لەلایەن ڕێکخراوی ئاشتی جیهانی کە نوێنەریان لە ئەمریکا و لە ئوردنەوە هاتبوون خۆم بەشدار بووم لە مەراسیمەکە کە لە ئاکرێ ئەو خەڵاتی پێبەخشتە ئەخە شێروانی چۆن دەچێت تیمی چەکداری دروست دەکات؟ بەڵێ بە کورتی سەبارەت بەوەی کە وەکو پارێزەرانی چارەشەیەکتان لەسەرە ئەوە سەبارەت بە جگە لەو 5 سزا دراوە کە بە 6 ساڵ ئەو چالاگوانەی دیکەش وەزعیان چۆنە بە کورتی بێ سپاس دەکەم. والله بنسبة أوانك يستا براستي أوراقاني حالي محكمة بوا أقر بيتو أو موضوع راس دربتيتنو فعلا أوانا بزورينا حكومة كان سبسبي من ليرة راداوا لهم باريزراني كردستان دكم ببيقرانا ويدوسي كان بو آسايش بحضوري إما أقر إفادة عن سردلن وتحقيق ودنجريتوا هي باريزرك بجداري بروسيدات جاي كرنكنكا بو بابزين تسون دات جاي خرشي دكن وليرش درجة شاشة تلفزيوني بيام وداوا بدري خان دكم كوك برلمانتاري كردستان لرجي خوي ولرجي برلمانتاري كاني كردستان بهم فراكسيون جیاوازەکان ئەگەر یاسای ژمارە 35 ساڵی 2007 کاری پێ ناکرێت ئەو یاسای زیادە لە جیاتی ئەوەی ناوی یاسای کاری ڕۆژنامەوانی بی بە ناوی یاسای سزادانی ڕۆژنامەوان و چالاکوانان بێ و من دو قسم ئەوەیە بەڕاستی زۆر شرم لەخۆم دەکەم لە هەرێمێکدا بژیم کە یوسفیەکان لە ژوورێ وەرناو زیندان بن و دز و جەردە و مافیەکان نەک لە دەرەوە بن بەڵکو حکومی ئەو وڵاتەش بکەن. زۆر سپاستان دەکەم. سپاس دەکەم کاک یان کاتمنەوە بەس نیو خولەگە شتێکت مابێ سپاس دەکەم. وڵی ئەمانە بە سنیۆری و دروستکردن ناتوان ڕای گشتی بجوڵێن بیانێ هەڵخەڵەتێنن لەبەر ئەوەی ئەم کەسانە بوو هەموو خەڵکی دیار بوو کە بێتوانن و یانێ لە جیاتی ئەوەی سەرۆکی حکوومەت بێتە ناو خەڵک کێشەکانیان بزانێ یعنی وەکو سەرۆکی وڵاتان زۆر بە کەسێکی مەدەنی لە ناو خەڵکە بگەڕێ ئێستا هەستاوە خۆی تونندڕاو ئەکە خۆی تونند ئەکە بۆی خەڵک و شعب بترسێنێ کە ئەمە نقطەیەکی زۆعفە لە حکومڕانیە ئەبێ ئەو عقلەتی حکومڕانیە بگۆڕ. سپاس دەکەم بەدری خان زۆر بە کورتی باز دەوەکی یەکێکیان لە سادراون هەڕەشەی کردووە گەرم سزای بچەسپێنرێ خۆی دەکوژێ
شتیوە هەبووە بەداخەوە وەکو گوتم لە ڕووی دەرونیەوە وەزیان زۆر ناجێگیرە حتا ئێکیان هەڕەشی بۆ کرد منەگەر ئەم حکومە بەسرا بسەپێنرێ کاردانەوەی خراپ ئەنجام بدەم هەرچەنە ئێمە زۆر هانماندا بۆ بەڵێ ئەوە ڕاستەخۆ بە ئێمەی وت بەس من ئەمە ئەوە بڵێم ومێت دەکەین مادەم ئەم قەرارە تا ئێستا بۆ نمونە بە حکومەوەی تا ئێستا تایب نەکراوە نەگەیشتەوە بە چاوە بڵاو نەکراوەتەوە نەدراوە بە ڕایگشتی ومێت دەکەین ئەو دادوەرە بەڕێزانە ئەگەر لەو سیە ئەدوانەیە بەبێ بەستیان ئەو حکومە ئیلغا دەبێتەوە لێرە من بەڵێن بە کەسوکاریانە دەم وەکو پەرلەمانت وەکو نوێنەری ئەو خەڵکە وەکو پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری وەکو پەرلەمانتار و نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان وە کەسوکاریشیان ئەتوانن ئێمە نووسرا و ئاراستەی ئەنجومەنی دادوەری دەکەین وە کەسوکارە بەڕێزەکانیان ئەتوانن داواکاری ئاراستە بکەن و هەموو ئومێد دەکەین ئەم بابەتە نەگاتە کۆتا و پێداچوونەوەی پێدا بکرێت بەڵام لە حاڵەتێکە ئەگەر بۆ نمونە گەیشتە کۆتا هەموو بۆ نمونە دادگاییەک لە ساڵێک کاتوانێت سێ جار تەمیز بکرێتەوە ئومێد دەکەین نەگا بۆ حاڵەتە و خوای گەورە دڵی ئەو دادوەرە بەڕێزانە نەرە بکا و ئینشاءڵڵا ئەوانیش دەدۆ ڕەحمەتیان سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان بەدرێ ئیسماعیل بڕیاردەری ژنەی کاروباری کۆمەڵاتی ماسمرۆ لە پەرلەمانی کوردستانەوە ئەیهان سعید نوێنەری سادراوانی بادینان هەروە هەولێرەوە پارێزەر بەشدار حەسەن ئەندامی تیمی پارێزەرانی دۆسی سادراوانی بادینان سوپاس و بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ دەستان خۆش